بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. مبوني هاتني جژنی قربانی پیرۆزەوە، پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان دەکەم. جژنتان پیرۆز بێ و ئومێدەوارم خوای پەروەردگار ئەو جێژنە بکاتە مایەی خۆشی و ئاسوودەیی و کامەرانی و بەختەوەری هەموو لایەکمان. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کرد بێت، ئەو جێژنە پیرۆز بێ لە هەموو لایەک. خوای پەروەردگار بیکاتە مایەی تەبایی و برایەتی نێوان مسلمانان. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت لێت دەپاڕینەوە حەجی حاجیەکانت قبول کرد بێت. خوای پەروەردگار بە سەلامەتی بیانگێنەوە ناو خاک و وڵاتی خۆیان و ناو ماڵ و منداڵی خۆیان. خوای پەروەردگار ئەو جێژنە بکاتە مایەی برایەتی و خۆشی بۆ تەواوی مسلمانان و برایەتی و لێک نزیک بوونەوەی مسلمانان و سەرکەوتنی مسلمانان، بە تایبەتی مسلمانانی غەزە. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت بە گەورەی خۆت داوات لێ دەکەن کە سەریان خەین لەو ناخۆشی و ناڕەحەتی کە تێیدان ڕزگاریان کەین. پەیامی جەژن پێمان دەڵێت تەبایی و برایەتی و پێکەوە ژیانمان پێ دەڵێت، ڕەحم و بەزەییمان پێ دەڵێت، پێمان دەڵێت کە ئێوە لە یەک دایک و باوکن، یەک پەرستراوتان هەیە، یەک ڕووگەتان هەیە، یەک پێشەوا و پێغەمبەرتان هەیە صلی الله عليه وسلم. دەیکەواتە برای یەکتر بن، دڵتان لە بەرامبەر یەکتردا ساف بێت، لەگەڵ یەکتردا چاکەکار بن، ڕەحم و بەزەییتان لە بەرامبەر یەکتردا هەبێت. پەیامی جەژن پەیامی برایەتی و تەبایی و پێکەوە ژیانە، پەیامی دڵسافیە لە بەرامبەر یەکترە. پەیامی جەژن پەیامی تەوحید و خوا بە گەورەزانینە. پەیامی جەژن پێمان دەڵێت جەژنی ئێوە دەبێ ئاوێتە بێت لەگەڵ تەوحید و خوا بە گەورەزانین، چونکە ئێمە لە جەژندا الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله دەڵێن. ئێمە ئومەتێکین، ئومەتی ئیسلامین، ئومەتێکی سربەخۆین. جەژنمان بریتیە لە کەلیمەی تەوحید و خوا بە گەورەزانین. پەیامی جەژن پێمان دەڵێت ئێوەش پێویستە قوربانی بدەن لە پێناوی دینەکەتاندا، لە پێناوی بیر و باوەڕ و مەبدەتاندا بژین، هەروەکو چۆن ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ئامادە بوو بە کوڕەکەی و بە ماڵ و سەروەت و سامانەکەی لە پێناوی خوای گەورەدا قوربانی بدات. دەی پەیامی جەژن بە ئێمەش دەڵێ ئێوەش دەبێت چاو لەو پێغەمبەرانە بکەن، قوربانی بدەن لە پێناوی دینەکەتاندا، لە پێناوی ڕەزامەندی خوای پەروەردگاردا. پەیامی جەژن پێمان دەڵێت پێویستە ئینسانی مسلمان لە هەموو کاتێکدا ملکەچی فەرمانەکانی خوای پەروەردگار بێت. هەروەکو چۆن ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ئامادە بوو کوڕەکەی خۆی سەر ببڕێ، فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکات. دەی مسلمانان ئێوەش دەبێ ئامادە بن لە هەموو کاتێکە گوێڕایەڵی فەرمانەکانی خوای پەروەردگار بن، ملکەچ و تەسلیمی فەرمانەکانی خوای پەروەردگار بن. ئەو جەژنەیە پەیامی ئەو جەژنەیە فێری ملکەچی بۆ خوای پەروەردگارمان دەکات. پەیامی جەژن پێمان دەڵێت هەر کەسێک خۆ بۆ خوای پەروەردگار ساغ کاتەوە، بەندەی خوای پەروەردگار بێت، بڕیار و فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ کات، نەتیجە و سەرنجامەکەی بریتیە لە بەختەوەری و عاقیبەت خێری دنیا و قیامەت و بریتیە لە ڕەزامەندی خوای پەروەردگار. ئیبراهیم پێغەمبەر وەختێک لەگەڵ ئیسماعیلە ئامادە بوون کە خۆیان بۆ خوای پەروەردگار یەکلاکەنەوە و بڕیاری پەروەردگاریان جێبەجێکەن. خوای تعالی فەرمووی فەلەمما ئەسلەما وتله للجبین وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. خوای پەروەردگار بانگی ئیبراهیم پێغەمبەری کرد، فەرمووی خەوەکەت بەڕاست گێڕا، بڕیارەکەت جێبەجێ کرد. ئابە و شێوازە هەر کەسێک تەسلیمی پەروەردگار بێت، ملکەچ بێت، ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست دێنێت و خوای پەروەردگار لێی ڕازی دەبێت و عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبێت. پەیامی ئەو جێژنە پێمان دەڵێ ئێوە بەندەی خوای پەروەردگار بن، ملکەچی فەرمانەکانی خوای پەروەردگار بن، خۆتان ساخکەنەوە بۆ خوای پەروەردگار، دەی ڕەزامەندی خوای گەورە بەدەست دێنن، بەختەوەری دنیا و قیامەت دەبن. جارێکی دیکە دەڵێم ئەو جەژنەیە پیرۆز بێت لە هەموو مسلمانان، بە تایبەت مسلمانانی کوردستان. خوای پەروەردگار بیکاتە مایەی تەبایی و برایەتی نێوان مسلمانان، تەبایی و نێوانی هەموو لایەکمان. خوای پەروەردگار خاک و وڵاتمان پارێزراو کات، مسلمانان پارێزراو کات لە تەواوی جیهان. یا ربی خوای پەروەردگار داوات لێ دەکەین هەر کەسێک دڵی ناخۆشە و دڵی تەنگە، ناخۆشی و ناڕەحەتی هەیە، قەرزی لەسەر خەم و خەفەتی هەیە، لەو جێژنەدا دڵی خۆشکەی بە نووری ئیمان و ئیسلامەتی. یا ربی خوای پەروەردگار دڵمان واڵاکەی، ئەو جێژنەیە بکەیە مایەی مەحەبەت و برایەتی نێوان مسلمانان، سەرکەوتنی مسلمانان، بیکەیە مایەی خێر و خۆشی بۆ ئێمە و بۆ تەواوی مسلمانان لە جیهاندا.
وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.